بۆ جارێکی تر خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە شاری هەولێر گرتبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا دوای کاتژمێرێک لە گرتبوونەوەکە و بێهیوابوون لە وەڵامدانەوەی بەرپرسان شەقامی بازنەی 6 مەتری و سایدی بەردەم ئەنجومەنی وەزیران و پەرلەمانیان داخست. خاوەن زەویەکان دەڵێن بەڵێنی بەرپرسان وەک بڵقی سەر ئاوە و هیچی لێشی نەبووە چونکە زەویەکان هی خەڵکی هەژارن بەڵام بۆ پرۆژەکانی خۆیان خزمەتگوزاریەکان بە خێرایی و بە بەردەوام دابین دەکەن. داواکاریمان زۆر سەرەتاییە، داواکاریمان ئاو کارە باە لەگەڵ ڕێگاوبانی خۆ داواکاری نەما گوتیا بمانێت لە سەمەری خوماژی هەشتی حەسارۆگۆی تاواکەتە ناو جەرگەی شاری تاکەی نێوها بمێنێتەوە خەرکاوی فەقیرە ئەوە بەناعەلازی هاتینە ڕێما لەو خەرکەی گرتیە وەڵا پێمان ناخۆشەوە دەزای پێمان خۆشە بە زۆرچی کەس جێمان لێ ڕانەگری کەس بە دوو داواکاریمە دێ ئەوێ ساری وەختی پێ هەژبازنی هاتون لێوێن دەرێ هەندێک با لە چاکەتەکانی تاوە چاکەتەکانیان فوش بۆ ڕۆیشتن و تەوە ئەو چارەگە سەدەکە یعنی حکوومەتە دەستی بۆ خەڵکی دەکات یعنی بیانوەکانی زۆر سین هەزار و بیانوێکی بێ بنەما دێنەوە خەڵکیش داواکاریەکانی زۆر سادەیە ئاو کارە بە هیچ شتێکی نایە یعنی خەڵک داوایەوە دەکا کە قی هەتا قیریش نەکرێ ئەوە جگەلەوەی کە داواکاری مەکتەب و خەستەخانەوە شتانە ناکە خەڵکەکی زۆر یعنی زەرمەند بووە خەڵکەکی زۆر چاوەڕێ ئەو زەویانە دەکا خەڵکەکی زۆر کرێتچیە یعنی هەر جار و بیانوەک لەو خەڵک دێنەوە داواکاریمە چییە خەدەماتە ڕێپێدانی 125 مەتریا دەمانەوێت بەلێنی خوان جێبەجێ بکەن هەر بەلێنی بە خەرچی دەن هەمووی درەوە یەکەکی جێبەجێ ناخن ئەو خەدەمات توێش لێ لونارین لە بە پرۆژەکانی خوان چکە زەوی داگیر دەکەن لەخۆ دەکەنە vێلا و دەفرۆشتنەوە فەقیریشەوە لێ دەگەڕێن. خانەوادەیەک کە ماوەی 5 ساڵە خاوەنی زەوین لە هەشتی حەسارۆک دەڵێن بەبێ ئەوەی ڕێگەمان پێ بدەن خانوو لێسەر دروست بکەین زیاد لە 830,000 دینارمان زەڕی بەداوە ئەوە لە کاتێکدایە لە هەمان شوێن یەکەی نیشتەجێبوون دروست دەکرێت و لە ناوەڕاستی شاری هەولێریش یەکەی نیشتەجێبوون لە سەر ڕووبار و ئاو دروست دەکرێت. زێری مار و مدارم هەموو فرۆشتی ئاراقەی چوانم ئەو ئاردەم پێکرایە هیچم نەمایە داواکاری مەبەست ڕێم پێ بدات و لەسەر من تاپۆ کردیە ئەو کاتی ملیۆنەکە لەم وەگرتیا ئەو ساسانە دەمنێکەوە 836,000 ناری لەم وەگرتیا زەریبەی لەسە بووە ئێمە چم بەس دەرم کاکە ڕێم پێ بدە بیکەمە خانی ئەمە لە بن زەمبەلۆنیم کاکە محتاج لەم دێمەیرە هیچیکەم پێ ناکرد هەر ئەوەندەم هەیەتەوە تازە ئەمە نبینە هیچ لە کوردستان داوا دەکەم ڕێما پێ بیکەینە خانی کاکە خزمەت گوزاریم لۆ بینە هەزاران فیل و شوقی دەکەی و لەسەر 6 مەتری خەدەمات کاملی لۆ دەبی ئاوی لۆ دەبی کارەبای لۆ دەبی دەریاچەی لۆ دەبی لە سەیفراسی خەڵکیش بێ ئاو دەکەی لەولایە با داوان و شاوێس و مامزاوە هەمووی بێ ئاو دەکەی بەڵام دەریاچەی لە ناو شارەکان دروست دەکەی زۆر چاوەڕێمان کردیا بێزار بووینە لۆی هاتینە سەجادێ بە مار و مندارەوە ئەگەر زۆر بێزار نەبین بەخۆ بە مار و مندارەوە دێمە ئێرانە داواکارم حکومەت بێتەوە سەرخەت خزمەت گوزاریمان بۆ بێنێ بۆ هەشتی حەسارۆکان. زەویەکانی هەشتی حەسارۆک بە 17,000 پارچە زەوی دەخەملێنرێت 2 ساڵیش لەمەوبەر سەرۆکی حکوومەت و وەزیری شارەوانی بەڵێنی هێنانی خزمەتگوزاریەکانیدا بەڵام دوای 2 ساڵ جگە لە شەقامێک کە بە چەند مانگێک دەکرات تەواو بکرایە هیچ خزمەتگوزاریەکی تری بۆ نەچووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.